بێگومان لە هەفتەی ڕابردوو لە پێنجشەممەی هەفتەی ڕابردوو بازاری گۆڕینەوەی دراو لە شاری سلێمانی چاوەڕوان دەکرا کە دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی بێتە خوار 140,000ەوە، بەڵام دوای ئاڵۆزی و شەڕ لە نێوان ئیسرائیل و ئێران بارودۆخەکە گۆڕاوە و ئاسایشی ناوچەکە کەوتۆتە بەر مەترسیەوە وای لێ کردووەکە بە ناجێگیریەک لە بازاری گۆڕینەوەی دراویش هەبێ، بە تایبەت دیناری عێراقی و تمەنی ئێرانی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە بەرز و نزم دایەواتە لە هەڵکشان و داکشاندایە بازارەکە جێگیر نییە و لە ئێستادا کە من لە بازاری گۆڕینەوەی دراوم فرۆشیاران و کڕێرانی ئەم بازارە بە ترسەوە دۆلار دەکڕن لەبەرەوەی ئێستا کە ئەگەر بە 145,000 دینار مامەڵی پێوە دەکرێت 100 دلار بەرامبەر بە دیناری عێراقی 145,000 دلار لە هەمان کاتدا تمەنی ئێرانیش بە 8 ملیۆن و 500 بۆ 8 ملیۆن و 700 بەرامبەر بە 100 دلار مامەڵی پێوە دەکرێت، بەڵام وەک وتم مامەڵەکەی بازار جێگیر نییە، بۆیە دەچینە لای یەکێک لەوانی کە لە بازاری گۆڕینەوەی دراوە بزانین لە ئێستادا بە بەهای دلار سڵاو لێبێت بەهای دلار بەرامبەر بە دیناری عێراقی چەنە؟ ئەم دقیقەیە 145,000 معاملەی پێوەکراوە ئەمڕۆ بە تایبەتی ئەم دقیقەیە 145,000 نرخی 100 دلار. تمەنی ئێرانی چەند؟ تمەنی ئێرانی ئەم دقیقەیە 8 ملیۆن و نیوی بەگەڵایەکە نایکە 8 ملیۆن و 700 بۆ 9 ملیۆن دەکات. بەیانی من لەگەڵ هاتمە بازار بانگیان کردن بە 8 ملیۆن و نیو تمەنم بەرێ نەمکڕی 9 ملیۆنمانێ نەیاننا. باشە کەسێک 100 دلارەکە بە 100 و خۆ دەڵێ 45 باشە دوایی بۆ کڕینەوەی ئەم دۆلارە بە چەند دەیکڕێتەوە؟ واللهی عەرزەکەم با من باسی ئەمڕۆ بۆ بکەم. ئێستا معاملەیەکم لەگەڵ برایکی خۆمان کردووە ئەمڕۆی دیناری پێوە بوو لێرەوە هاتووە کە لە بازارەوەیت بەڵێ ئاوی گەڵا بە چەنام و گەڵا بە 145 جونیوە نەیان نەکردی یان و بەرزە ئەمەشی کە گەڵای پێبوو لێرەوە هاو بۆ لێرەوە هاو ئەچێ بازارە گەڕێ دەی اینجا دواییە بۆ لای من بزانێ سیارەکەی من زیاتری بەمێ لە سیاری بازاڕوانایی بین بۆ لای کاکەشە سیاری زیاترماناتێ ئەموو بڵێن بە 5 جێکڕم نەیانەیەمە ڕۆژی ئەمڕۆ هەر من سینوجیم بووە پرسیار و جواب وەڵامانەوە بۆ هیچ معاملە نەکراوەتە. ئەم ئاڵوگۆڕی دراوە بەرزونزمی بەهای دینار و دۆلار بۆچی دەگەڕێنیتەوە ئەوانە چینەوە هۆکارانە؟ تەسەور بکە دوێنێ تعتیل بوو ئەم هێرش و جەنگەی کە دروست بووە لە ناوچەکەیە لە ڕۆژی ئوتڵەیە بووە خەڵکانێکیش ئیستیغلالی وەسعەکەیان کردووە خەڵکانێکیش جانبازن هی دۆلار فرۆشوانە دۆلاریان هەبوویانەوێت لە سعرێکی باشە بیفرۆشن خەڵکانێکیش مەترسیان هەیە لەوەی کە دۆلار بەرز بێتەوە هاتوون یەکێ دەگەڵایەکێ 50 گەڵایەکێ 20 گەڵا پارەیان هێناوە بە هەر چەنێ بێبیکردن بۆی زیاتر لەسەریان گران نەبێ و تووشی زەرەر نەبن. هۆکارەکە ئەوەیە بازاری ڕسمی نەکراوەتەوە بەڵێ لێرە بازار کراوەتەوە لە سلێمانی بەڵام ناولێرەشە تعتیلە ینی بازارەکرێتەوە دەرخستەکانیش بە هەمان شێوە لە بەغا لە بەیانی و بە تەواوەتی دەستپێکە دەرخستەی ڕۆژانەی بانق. پێشبینیەکەتان بۆ سبەینێ چییە کە بازار دەکرێتەوە؟ سەورەکەم بازار بکرێتەوە گەر بارودۆخ ئاوا ئاسایی بێ و کوێستەوا بێ دۆلارش کێ دۆلارێتەوە بۆ 44 چونکە لە 44 بووە مەکە بازارمان داخست پێنجشەممە. بەڵێ ئاراس ئەوەی کە گوێبیستی بوون لە بازاری گۆڕینەوەی دراو لە شاری سلێمانیم لەبەرەوەی سبەینێ بازار دەکرێتەوە ئەتوانم بڵێم گروپێکی واتسئاپ و ڤایبەر تا حەکوم بە بازارڕەوە دەکات و هاوڵاتیان ئەمڕۆ 100 دلار بە 145,000 دینارە و 100 دلار بە 8 ملیۆن و نیو بۆ 8 ملیۆن و 700,000 ئاڵوگۆڕی پێوە دەکرێت و بۆیە بازارەکە بە بەرز و نزمی ماوەتەوە و چاوەڕوان دەکرێت کە سبەینێ گۆڕانکاریەکان لە نرخەکاندا ڕوو بدات.